وەرزشیار. وەرزش مسۆگەرکردنی سەلامەتی و تەندروستیە. بەرنامەی وەرزشیار دەنگ و ڕەنگی وەرزشوان و ڕاهێنەرانە. لە بەرنامەی وەرزشیاردا باس لە دەستکەوتەکان دەکەین و پەنجە لەسەر کەم و کۆڕی و بربەستەکان دادەنین و لەگەڵ شارەزایانی وەرزشی چارەسەریان بۆ دەدۆزینەوە. من محەممەد شەهدی هەموو ڕۆژانی چوارشەم کاتژمێر 2 نیوەڕۆ لە ڕادیۆ و سۆشیال میدیای کوردستان 24 بەرنامەی وەرزشیارتان پێشکەش دەکەم. سڵاو، ئەم کاتتان باش. من محەممەد شەهدی هەموو ڕۆژانی چوارشەم ئەم کاتە کاتژمێر 2 بەرنامەی وەرزشیارتان پێشکەش دەکەم. هیوادارم بەدڵتان بێت. ماف و ئاستی پێکاتەکان لە وەرزشی کوردستان تەوەری بەرنامەی ئەمڕۆمانە. من بۆ ئەم بەرنامەیە خاتوونێکی یاریزانێکی بالا کە هەم یاریزانی یعنی ئەکادا هەم هەڵبژاردەی عێراقا هەروەها مەسیحیە بانکێشتم کردووە. بە ئەم قەستیش بانکێشتم کردووە لە ڕۆژێکی وەک ئەمڕۆدا. جاربە باسی ئەوەتان بۆ بکەم کە ڕۆژی نیشتمانی لێبوردی و پێکەوە ژیانە کە دەکاتە ئەمڕۆ لەلایەن حکوومەتی عێراقەوە هەڵوەشێنراوە. ئەوەش مەترسێکی سەر پێکاتەکانە. 5 ئاداری ساڵی 2021 پاپا فرانسیس سەردانی عێراق کرد و 6 ئادار لەگەڵ ئایەتوڵا سیستانی مەرجەعی شیعەکان کۆبوویەوە. مستەفا کازمی سەرۆکوەزیرانی ئەو کاتی عێراق 6 ئاداری بە ڕۆژی نیشتمانی لێبوردی و پێکەوە ژیان ڕاگەیاند کەچی ئەم ساڵ ئەم ڕۆژەش بوونی نییە. بۆچی بوونی نییە؟ ڕەنگە هەر ئەو زنجیرە هەڕەشانە بێت بۆ سەر هەرێمی کوردستان، بۆ سەر پێکاتەکان کە دەبینی بە جۆرێ لە جۆرەکان مافەکانیان لێزەوت دەکردرێت. خاتوو ناوێکی زۆر خۆشت هەیە، بەس هەموو جار دەبی من سیر بکەمەوە. نورما وایە؟ نورما مونیر ئیسحاق یاریزانی تۆپی بالەی یانی ئەکاد و هەڵبژاردەی کوردستان بەخێر بێ بۆ کوردستان 24. زۆر سوپاس، ئەم کاتتان باش. یەکەمشت زۆر سوپاسان دەکەم لە بۆ ئەو میوانداریکردنەوە. زۆر دڵم پێخۆشە کە من ئەو ڕۆژە لەگەڵتان دەبم، من ئەو کاتە لەگەڵتانم. زۆر دڵم پێخۆشە کە لەگەڵ بەڕێزت دانیشتینەوە باسی وەرزش و هەموو شت دەکەین. زۆر سوپاس. با لەوە دەست پێ بکەین کە تۆ جارە ئێمە شانازیت پێوە دەکەین. زۆر سوپاس. یەکەم خاتوونێکی وەرزشوانی، دووهەم خاتوونێکی مەسیحی ئەم هەرێمی کوردستان، هەرێمێکی پێکەوە ژیانە. جگە لە ئەم کەسانەی کە خەڵکی کوردستانی باشووری کوردستانن، تۆ بۆ نمونە من لە ڕۆژهەڵاتی کوردستانەوە هاتوم، لێرە دەژیم، ئێرە بە شاری خۆم و بە وڵاتی خۆم دەزانم. تۆ سیر بکە بەنگلادشی لێە، سیر بکە تۆ لە هەر شوێنێک دەبینی بەتایبەت لە وڵاتانی دەوروبەر لیان دەقەومێ پەنا بۆ کوردستان دێن کەواتە حەز دەکەین ئەم هەرێمە ئەوە بە پێکەوە ژیانی بمێنێ. باز لە خۆت بکە چۆن بۆ ڕوود لە بالە کرد، یعنی بۆچی بالە، بۆچی نەبووی بە یاریزانی تایکواندۆ و لە کەیەوە تۆ دەست بە یاری بالە کرد و دواتی باز لە ئاست و تواناکانی تۆ دەکەین. من هەر لە بیدایەتەوە ینی هەر کە دەستم پێ کرد هەر لە یاری باڵا دەستم پێ کرد. ئەوش لەبەر ئەوەی هەر بابم بەخۆی پێشتر یاریزانی باڵە بوو و دوای بەخۆی هەر ڕاهێنەری تیپی باڵی کچانی یانی ئەکاد بوو و ئەم هەر لە وەختێک کە منداڵ بووم هەر خۆشەویستیەکی دیکەم هەبوو لە بۆ یاری باڵا و هەستم دەکرد ینی هەر دەمەویست لەگەر بابم بڕۆم یاری بکەم، ڕاهێنان و شتی دەکرد. هەر وەختی کە یعنی 4 ساڵ بووم، 5 ساڵ بووم، زۆر منداڵ بووم، هەر دەچوم لەگەروی هەر یاریم دەکرد لەوێ و هەستم کرد حەزم لێ ئەمن دەست پێکەم کە گەورە بم شتێکی زۆر باش بم. حەزم دەکرد یاریزانێکی زۆر باش بم لە تۆپی بالا. ئەو شتەش
لە بابم وەرم گرتی لە باوکت ئەی لە دایکت وەرم گرتیە ئەی لە دایک داکم عیلاقی بەریازینە یعنی دەرەوەی وەرزشە خەرج و مەسروفات و ئانە کەوتۆتە سەرشانی دایکت و یاری و وەرزش وانش ئەرکی باوکتە وایە مشارەکەی هەمووی لە ماڵێ من چەند جارێک سەردانی یانی ئەکادم کردووە جارێکیان تایبەتی بۆ بەرنمەیەکی تایبەتی لەگەڵ یاریزانانی بالای ئەکات کە بەڕاستی هەمووتان یەک لە یەک باشترن ینی مرۆڤ کە دێتەوێ بە تایبەت تۆ ئەو کابیسانەکە لێ دەدەی تۆپەکە زۆر تون هەڵدەبەزێت دەست و خۆش بێ لە ناو کچانی تیپەکەی ئێوەدا هەمووتان مەسیحین یا دەبینی موسڵمانیشتان دەگەڵا یا دەبینی تورکمانیشتان دەگەڵا شتێکی وا هەیە یا هەر دەبێ کەسێک مەسیحی بێت لەوێ یاری شتی وامان نییە ئێمە ڕاستە زۆر یاریزانی مەسیحیمان هەیە بەڵام لەعینی وەخت زۆر یاریزانی موسڵمانمان هەیە زۆر یاریزانی عەرەبمان هەیە زۆر یاریزانی کوردمان هەیە لە هەموو شوێنە یاریزامان هەیە ینی بەس ئەو شتە دیار نییە ینی لەناو تیپەکە هەمومان یەکین ینی قەت تەمەشا ناکەی برەی ئەوە ئللا مەسیحیە لە یانەی ئەکاد یاری بکە ئەوە ئللا مەسەلەن کووردە لە یانەی هەولێر یاری بکە یانەی سلێمانی یاری بکە ئەو شتەمان نییە تێکەڵین هەموو نەوعاک و هەموو شکلێکمان هەیە نورما وایە بەڵێ نورما لە کوردستان پێم خۆشە ئەمڕۆ لە هەموو ڕۆژێکی ڕاستگۆتربی ینی لە هەموو ڕۆژێکی تەمەنت ئەمڕۆ ڕاستگۆتربی بوار تا چەند ڕەخساوە بۆ کچان و کوڕانی مەسیحی ئەوەی کە بەبێ جیاوازی لە هەرێمی کوردستان وەرزش بکەن بەڕاستی بە تایبەتی لە کوردستان زۆر پشتگیریمان هەیە زۆر پشتگیریمان دەکەن ینی قەت یاریمان نەکردیە ئەو هایاریەکمان هەبێ برین فەرق و جودایەک هەیە کە ئێمە مەسیحین مرتاح نەبین ئەو کووردە زیاتر پشتگیری لەو بکرێ ئەو موسڵمانە زیاتر پشتگیری لەو بکرێ قەت ئەو شتەمان نەبوو قەتمان پێ نەکردیە ینی جیاوازێکە لە ئاست و تواناییدا یاریزانی ئاست و توانایی باشە دەبێ یاری بکات ئەو شتە لە هەموو وەرزشەکانی کوردستان دیارە نەک بەس لە تۆپی باڵەیان بەس لە کچانیان شتی دیکەیان بەس لە نادی ئەکات ینی ئەمن وەکو دەبینم لە هەموو یانەکانی کوردستان لە هەموو وەرزشەکانی کوردستان هیچ فەرق و جودایەک ناکرێ نورما پشتگیری هەمویان دەکرێت دەستت خۆش نورما بە شێوەی گشتی ئاستی کچان و کوڕانی مەسیحی لە وەرزشی کوردستان و لە وەرزشی عێراقا چۆنە ینی ئەوە هەیە تۆ بڵێ ئەم کچە بەڕاستی ئاستی گەیشتۆتە ئەو ڕادەیە کە هەرچەند بە خۆشە دیاریزانی هەڵبژاردی عێراقی و لە وەرچەکانی دیکەشدا بەم شێوەیە ینی ئاست و بڕێک باشتر بێت شتێکی وایە کە مەسیحی ئەگەر باسی مەسیحی دەکەی زۆر یاریزانی باشمان هەیە بە تایبەتی لەیانەی خۆمان ئەمن ئەو شتە دەبینم مەسیحیەکانی ناو ئەنکاوە ئیدارەی نادی ئەکات زۆر پشتگیری هەمویان دەکەن و لە هەموو لایەکان زۆر پشتگیریمان هەیە زۆر یاریزانی باشمان هەیە نەک تەنها لە بواری تۆپی باڵا بەڵام لە تۆپی باسکاینی شت تۆپی پێ لە هەموو وەرزشەکان ئێستا لەیانی ئەکات جگە لە بالای کچان بالای کوڕانیشتان هەیە بەڵێ خۆ کوڕان و پەراوێز نەخستووە باشن چ وەرزشێکی دیکە لە یانەی ئەکات ئێستا چالاکە تۆپی باسکە کچان و بادمنتۆن تۆپی سەرمێز تۆپی باسکەی کوڕانیش هەیە منیش باس لە وەرزشێک بکەم مەلەوانی چۆن ڕاهێنەری یعنی ئەکادم بان کرد بوو لە مەلەوانی ئاگام لێ نییە مەلەوانی لە هەموو وەرزشەکانی ینی ئەکات کامیان باشترن ینی دەستکەوتی باشتریان بەدەستێنەوە ئەگەر باسی ئەو ساڵە بکەین ساڵ 2023 بەڵێ ئێمە تۆپی بالای کچان یەکەمی عێراق بووین دەستخۆش زۆر سپاس بەڕاستیانی هەموو وەرزشەکانی نادیەکات مستەوایان زۆر باشە دائیمەن لە هەموو وەرزشەکان لە هەموو یاریەکان لە یەکەمەکانین یەکەم نەبین دووەم نەبین سێیەمین دائیمەن لە پێشکەوتنین دائیمەن لە پێشکەوتندایە کە دەڵێ یانی ئەکاد یەکەم هاتەوە کوێ دووەم و سێم هاتنەوە
ئەو ساڵە تۆپی بالا مەقصدت دووەم سەنحاری بوو یعنی سەنحاری لە دهۆکەوەیە بەڵێ من وام دەزانی لە کەرکووکە نەخێر لە دهۆکە ئەوانیش بەشێکی زۆریان وابزانم مەسیحین وایە کەواتە هەر نەک یاری تۆپی بالا بەڵکو هەر تۆپی بالەشتان داگیر کردو بە خۆتان وای لێ مەکەن پیاوەگەبی هەیە تۆپێکی بالە بکڕێ بێت تا ئەنکاوە لێ بکرێت لە بازاری شەبێ دەست و خۆش بێ ئاستی خۆت دەڵێ لە تەمەنی مناڵیەوە من دەستم بە وەرزش کردو بە تایبەت ئەو کەسانەی کە پاڵپشتی باوکیان لە پشتە ینی باوکیان پشتگیریان دەکەن یاریزانێکی باشتریان لێ دەردەچێت ئاستی خۆت چۆن بووە لە ساڵی چەند هەستت کرد کە ئەوە بۆ مەدالیا هەوڵ دەدەی بردنەوە خۆشە و تا ئێستا دەستکەوتەکان چی بوونە؟ ئەمن ئاستم زۆر باشە لەبەر ئەوەی زۆر تەژیام هەیە یەکەم شت لە ماڵێ دوایەوە لە ئیدارەی نادی ئەو شتە زۆر یارمەتیم دەدا ئەمن لە 2013 دەستم پێ کردیە لەگەر فەریقی نادی ئەکات ئەو وەختە زۆر یاریم نەبوو ینی هێشتا زۆر تەمەنم گچکە بوو بەس ئەو وەختێک کە یانی دەستم پێ کرد بەڕاستی ینی دیار بم ناو ساحە 2019-2020 بوو 2021 زۆر باش بوو لۆ من حەمدولا ئەو ساڵە 2023 باشترین یاریزانی عێراق دەرکەوتم دەستکەوتنەکانم 2020 باشترین بلۆک باشترین یاریزانی 700 لە عێراق بووم 2021 باشترین کابس بووم 2023 باشترین کابس بووم باشترین یاریزان بووم ئافوان تا ئێستا ئەوەن بگورە 2022 بتوڵەی حەلەبجە هەبوو هەموو یانەکانی کوردستان بوو لە هەڵەبجە چوونە هەڵەبجە ئێوە لەوەش باشترین یاریزان بووم چه هەستێکت هەبوو کاتێککە توێ هەڵەبجە مرۆڤ هەرکە باز لە هەڵەبجە دەکردرێت کیمیا بارانی هەڵەبجەی بیردێتەوە ئەو گۆڕستان و مونمێن تو ئەوانە چه ئەحساسێک دەبێت چونکە من یەکەم جار کە چووم هەستم کرد ئەم ڕۆژەی کە حەڵەبجە کیمیا باران کراوە من بۆ خۆم یەکێک لە قوربانیەکان بوومە چونکە کورد بوومە تۆ چه هەستێکت هەبوو ئەو شتە ینی کە دەچی ئەو شوێنە دەبینی تایبەتی ئەمە ینی یاریەکەمان 16 بوو بەو بۆ نەبوو ئەسڵانی کە دەچی ئەو مەتحەفە و ئەو ڕسمانە دەبینی و ئەو کەسانە دەبینی ینی فکر دەکەی ئەتو لەو شوێنە دەژی ئەو شوێنە ئەو شتی لێ هاتیە ینی هەستیان پێ دەکەی دڵتەنگ دەبیانی ئەو شتە هەر لە ناخت دەمینێتەوە دەستت خۆش بێت کە تۆ باشترینی بەر لەوەی کە بینە ناو پرۆگرام پرۆدەسەری بەرنامەمان دەبێتە پرۆدەسەر دەبێتە دەرهێنەر هەمە کاری ئەم بەرنامەیە کاک دلێر باسی ئەوەی کرد کوتی منیش حەزم زۆر لە بالەیە چەند بۆ خۆی کورتە باڵایە ماشەڵڵا تۆ باڵا بەرزی معجبی بە یاری کام یاریزان یاریزانە عالەمیەکان هەر تۆ لە کوردستانەوە دەست پێ بکە بۆ نمونە جگە لە خۆت کە باشترینی بڵێ لە کوردستان فلانە یاریزان زۆر باشە لە ئاستی عێراق فلانی یاریزان باشترە دواتر ئەسیا و دواتر جیهان ئەگەر باسی کچان بکەین خۆ لە کوڕان مەدەتۆ هەر کچان باشتر زۆر یاریزانی باشمان هەیە زۆر یاریزانێک هەیە لە نادی سەنحاریب دۆرین لەوانەیە مالی 2005 بی زۆر مستەوای باشە بە خۆمان لە ینی خۆمان زۆر یاریزانی هێشتا تەمەنی گچکەمان هەیە کە ئەوانیش ئێستاوا دەست پێ دەکەن زۆر دیار بن ناو ساحە ئەوانیش باشن ئەی لە ئاستی عێراقە ئاستی کام کێت زۆر پێ باشە وەڵە زۆر یاریزان هەیە یانی نەکو برێم ئەوە باشترە لەوە چونکە زۆر یاریزانی باشمان هەیە دەبینی عێراق ڤانێست بریار ئەویش کە یاریزانی منتەخەبە زۆر یاریزانی معجیبی چێ بۆ نمونە دەکرێت دەیکەی بە ئۆلگوی خۆت دەبینی لێدانەکانی لاسای ئەو دەکەیەوە وەستانی حەز دەکرد لە جێگای ئەو بی کەسێکی وا هەیە بەڵێ هەیە ئێستا زۆر متابعی دوو یاریزان دەکەم یەکێکیان ناوی گابیە بەرازیلیا یاریزانێکی دیکە ناوی مێلیسا ڤارگاسە
ئێستا ملیسا بە ڤارگاس باشترین یاریزانی عالەمە. دەستخۆش هیوادارم تۆ چونکە باوکێکی ڕێکوپێکت هەیە من چەند جارێکی تریش قسەم لەگەڵ کردووە زۆر خەمی تۆ و خەمی وەرزشی بالەی هەیە بە تایبەت من لەم ئاستانەدا ببینم من و کاک دلێر دابنیشین لە تەلەڤیزیۆن سەیری یاریەکانی ئێوە بکەم ئەو توانایەت هەیە. خاتون نۆرما بینەوە کوردستان وڵاتێکی پڕ لە ئاشتەواییە هەر جۆرێکە باسم کرد هەر کەسێک لێی دەقەوێ بە هەر جۆرێک باوەشی کوردستان ئاوەڵەیە لێرە تۆ حیسێ بکە کۆمەڵێک بنەماڵەی ڕۆژهەڵاتی لێرەن هەیە لە سووریاوە هاتۆ بە عەرەب و بە کوردەوە هەیە لە سەردەمی شەڕی داعش کۆمەڵێک بنەماڵە پەنایان بۆ کوردستان هێنا باوەشی بۆ هەمانیش کردەوە هەندێ بڕیاری سیر و سەمەرە دەردەچێت بۆ نمونە و دوایین بڕیار کە پێکاتەکان کۆتایی نایان بێ ئەوانە ئێمە ناچین باز لە سیاست ناکەن تۆ خۆت چۆن کوردستان دەبینی ئایا ئەو ئاشتەوایە کە ئێمە دەڵێن تێیدا هەیە یاوەی کە بەس ئێمە هەر لە تیوی و ئەوانە باز دەکەین و نییە بۆ خۆت باسی ئەمن بۆ خۆمۆک دەبینم ئەگەن ئەمن لەگەر ئەوڕایە ئەو شتە ڕاستە لە ژیانی ڕۆژانەماندا ئەو شتە دەبینین بەس قسە نییە خاکی کوردستان استیقبالی هەموو نوع کەس دەکا استیقبالی هەموو وڵاتەکان دەکا و کە کەسێک دێتە لێرە لەگەڵمان دەژی قەت یەک دقە من لە ناو بەرنامەدام تەلەفۆنت بۆ دەکەمەوە چیتر زەنگ لێمەدا فەرموو ئەوش بوو بە هەر تەلەفۆن دەکە بەڵێ هەر کەسێک لە هەر وڵاتێکی دیکە بێت ناو کوردستان بژیتن تاکیدم بە خۆیان هەز دەکەن کە هیچ فەرقیان نییە لەگەر خەڵکی کوردستان یعنی پێکەوە ژیانێکی زۆر زۆر هەیە لە ناو کوردستان قەت هەست پێ ناکەی ئەو کەسە خەڵکی کوردستانیە لە وڵاتێکی دیکە هاتیە مەسیحیە موسڵمانە ئەو شتە قەت نابینی زۆر هەموو کەس زۆر لەگەر یەکتر دڵخۆشیان کەواتە کوردستان هەر ئاوەدان بێ و چقلی چاوی دوژمنانە ئەوەی کە مەسیحیەک لەگەڵ موسڵمانێک هاوڕێتی دروست دەکات هاوڕێتی هەیە لە نێوانیانە چێت سەبارەت بە وەرزش بێت چ بە سەبارەت بە ئیش و کار بێت چ دراوسێتی بێ یا دەبینی عەرەب لەگەڵ کورد بڕات هەبێ ئێستا ئەوەندەی کە دراوسەکانی من کوردن چوار ئەوەندە عەرەبن ینی دڵیشت پیان خۆشە و بە هەر حەڵ هیچ جیاوازیەکیش مرۆڤ ئێمە سەیریەک بکەین ئەوە لە هەموو شتێکی گرنگتر بینەوە سەر تیپەکەی ئێوە باسی ئەوەت کرد ئەم ساڵ بارودۆخی ئێوە باش بوو بەشداری چ پاڵەوانە تێکتان کرد و چاوەڕێی ئەوەن ئەم ساڵ لە کۆتاییەکانی ئەم ساڵە چی دەستکەوتێکتان هەبێت ئێمە ساڵ 2023 وەکو باسمان کرد یەکەمی عێراق بووین کە ئەو شتەش وەک فرسەیەک بوو لۆ ئێمە هەتا بەشداری یاریەکانی دەرەوەی عێراق بکەین بەشداریمان کرد لە دەورەیەک هەبوو دەورەت ئەندی عەرەبیە کە لە ئیمارات بوو لە شارقە بەشداریمان کرد پێنجەمی یانەکانی عەرەب بووین ئەلحەمدوللا ئینشاءڵڵا ئەو ساڵەش هەمان ئامانجمان هەیە کە دیسان یەکەمی عێراق بین ئەکید خۆمان ماندی دەکەین هەر بەو ئامانجەین هەتا دووبارە یەکەم بین دووبارە بەشداری وڵاتەکانی دەرەوە بکەین دەست خۆش بێ ئێوە هەر جوورێکە باسم کە ئاستێکی زۆر باشتان هەیە بە تایبەت لە بالا کە تۆ وەکو یاریزانێکی پیشەگەری باشە چۆن پیشەگەر چونکە یعنی ئەکات بۆ خۆی لە ئاستی کوردستان لە ئاستی عێراقا یەکە من کەواتە دەبێ بە پیشەگەر یانەکەشتان یانەیەکی پیشەگەرە تۆ جگە لە یانێ ئەکات بۆ هیچ یانەیەک یاریت نەکردووە نەخێر ئەمن هەر لە وەختێک کە دەستم پێکردیە هەر لە یانەی ئەکات دەستم پێکردی هەر بابم لەوەی ئەسڵان ڕاهێنەر بوو هەر لەگەرەوان دەستم پێکردیەوە هەتا ئێستا مستەمرم لەگەر یانەی ئەکات تۆ پۆیۆل دەناسی پۆیۆل پۆیۆل
یاریزانی تۆپی پێ یانەی بەرسلۆنا وابزانام هەر بۆ ئەوەی یاری کرد تا کۆتایی دوایی بوو بە منیش بە تەمام هەتا کۆتایی لە گەریانەیە کات ئینشاءالله کە دەڵێ هەر بۆ یاریم کردووە ئەی ئەگەر بۆندێک یا دەسەوارەیەکی باشت بۆ بێت مەسەلەن بۆ نمونە هەر لە یانەی سەنعاری پارەکان پارەیەکی خەیاڵی بێت چونکە پارە دەور دەبینێ با کارمەندیش بیوەنە بیری لێ ناکەیەوە بچی ئەمن هەتا یانەی ئەکات هەبی هەر لە یانەی خۆم ناگۆڕم بەڕاستیت بێمێم یانی ئەمن حەز دەکەم ئەو ماڵی خۆمە حەز دەکەم عائیلەی خۆمە لەوێ هەر لە وەختەی کە منداڵ بووم لەوێ بووم وابزانم لە ئوردن داوایان کردی لە ئیران شتێکی ئەوە ئەگەر پێدوانی ئەگەر بێت و لەوێ یاری بکەی بۆ نمونە ئاستت باشتر دەبێت هەم بۆ داهاتوی کوردستانیش کە تۆوەکو ڕاهێنەرێک لە داهاتوداوی بە ڕاهێنەرێکی سەرکەوتوو هەم لە هەڵبژاردەی عێراقیش باشتر بی بە تاکیدی ئەو شتە ئەکیدە ئەگەر لە دەرەوەی عێراق یاری بکەم من هەر ئەتانم لە یانەی خۆم بمینێمەوە وەختی کە لە عێراق بم بەس ئەمن یەک لە ئامانجەکانم ئەوەیە کە هەر چەندە وەخت تێ بپەڕیتن من مستەوام باشتر بی و بە تاکیدی ئەگەر مستەوایەکی مختلف ببینم وەکو دەزانی هەندێک دەوڵەت هەیە دەوڵەتە عەرەبیەکان هەندێکیان مستەوایان زۆر باشترە لە عێراقیان کە ئەوان داوام بکەن من لەوێ یاری بکەم بە تاکیدی ئەوە زۆر فەرقی هەیە لەو من کە بگەڕێمەوە بە تاکیدی مستەوام باشتر دەبێ خبرەم زیاتر دەبێ باشی مستەوا و خبرەت کرد ئێستا لە تۆپی پێ ئێمە هەڵبژاردەی کوردستانمان هەیە بە شێوەی فەرمی تازە ئەم ساڵ بڕیارە لە هەولێر یاریەکانی بەڕێوە بچی تا ئێستا هیچ پلانێکی ئاوا هەبووە بۆ ئەوەی کە بالەش ینی وەکو تیپێکی هەبێت بۆ هەڵبژاردەی کوردستان ئایا ئەوە خەونە ئایا پێت خۆشە ئایا هەوڵی بۆ دەدرێت چییە بۆم باسیەوە بکە هەتا ئێستا ئەوشتە نییە بەس ینی خۆزگە هەبێت چونکە باشترین یاریزانەکانی عێراق لە کوردستانن بەڕاستی ینی منتەخەبی عێراق لە ١٩ یاریزانەکانی کوردستانن باشترین یاریزانەکانی منتەخەبی عێراق کوردستانن یعنی ئێستا ئەگەر هەڵبژاردەی کوردستان هەبی هەڵبژاردەکە حازرە باشترین یاریزانی هەیە پیشتگیری یەکێتی بالای کوردستان یا بالای عێراق بۆ ینی ئەکات لە بالە چۆنە ئایا ئەو پیشتگیریە هەیە یاوەی کە دەڵێن نا ئێوە بۆ خۆتان دەتوانن خۆتان بەخێو بکەن بوارتان باشە ڕەنگە ئێستا ئەو کێشە ئابوووریەکی ئێستا بەسەر کوردستاندا سەپێنراوە ئایا ئێوەی گرتوتەوە یانە یەکەتی تۆپی بالای کوردستان و عێراق زۆر پشتگیری یانەکە دەکەن نەک تەنها یانەی ئەکات پشتگیری هەموو یانەکانەکەن لە ڕووی ئابوووریەوە شتە ینی عایدی یەکەتی باڵێ عێراق و کوردستان نییە هەریانەیەک و عایدی خۆیتی بەڵام ئەگەر باسی پشتگیری بکەین نابڕاستی یەکەتیەکان زۆر پشتگیری دەکەن بەڵام یەک مشکلە هەیە مشکلەکە چییە؟ یەکەتی تۆپی بالا احتیمام بە کوڕان دەدەن زیاتر لە کچان یعنی ئێستا بۆ نمونە ئێمە ساڵێک بە تەواوی تەمرین دەکەین دێن هەفتەیەک یاریەکەین هەفتەیەک یاریەکەین ینی ئەو تیپانەی کە مستەوایان زۆر باشە و منافەسە دەکەن و دەگەنە یاری نیهایی هەندێک تیپ هەیە ساڵێک تەمرین دەکا دوو یاری دەکا و تەواو ناوبتوولەکە نامینێ ینی تۆش ئێوەش تووشی ئەم دیاردە بوونە کە بەشداری بتوڵەیەک پاڵەوانە تێک دەکەن دواتر پشتگوێ دەخرێن دواتر کچەکان ناچارن بەس تەمرین بکەن و بچنەوە ماڵێ و ینی هیچ پلانێکی باش نییە لە کاتێکدا ئەوە ڕکابەریە کە یاریزان دروست دەکا ئەگەر تۆ بەردەوام لە ڕکابەری دابی ئاستت باشتر دەبێت و بە قازانجی هەڵبژاردەی عێراقیشە ئەو شتە نییە ینی بۆ ئێوە یاریزان تەنها ناو تەمرین نابیتە یاریزان دەبی زۆر بتوولەی هەبێ دەبی زۆر خبرەی زیاد بی چونکە تەمرین ڕاستە تەمرین دەکا بەڵام خبرەکە ناویاریەکان وەری دەگرێتەوە ئێستا ئەگەر تەماشای منتەخەبی عێراقی کوڕان بکەین یەکێکە لە باشترین منتەخەبەکان زۆر منافەسە یاریەکانی عەرەب دەکەن دەستخۆش بۆ ئاستی ڕاهێنەرانی ئێوە ئەو ڕاهێنەرانی کە لە تیپەکانی
بۆ نمونە ئەکاد و سەنعاری بوو ئەوانەی سلێمانی و ئەوانە ئاستیان لەو ئاستەدا هەیە کە پێویستی بە ڕاهێنەر نەبێت لە دەرەوەی وڵات بێ بەخۆی هەر چەند ڕاهێنەر باش بێ هەر چەند یاریزان باش بێ هەرچ بێ ئەکیت هەموو کەسێک لەو دنیاە پێویستە زیاتر فێر بێت پێویستە زیاتر پێش بکەویتن هەر چەندەش باش بێ ئێستا ئێمە زۆر ڕاهێنەری باشمان هەیە یەکێکیان کە باشترین ڕاهێناری عێراقە ئێستا مامۆستا ڕاندی کە ڕاهێنەری یانەی خۆمانە کە بەخۆی ڕاهێنەری منتەخەبی عێراق بوو کەسیش بە دوای خۆی ناڵێت ترش هەر دەڵێن ئەوە چونگە لەگەڵ ئێمە باشترینە ئەوانە ئەوەی ئاخر لەگەر ئێمەش نەبێت باشترینە دوو پرسیاری کورتم هەیە بە کورتی جوابم دەیەوە باسێ بێت سێ کورت بالا چی پێبەخشیوی بالا لەو وەختێک کە من دەستم پێ کرد بە یاریکردن زۆر متمانم بە خۆم هەیە ئەگەر لە ڕووی جەستەیەوە باسی بکەین مەسەلەن وەرزش دەکەم ئەو شتە زۆر باشە هەروە شتێکی دیکە زۆر برادەری نوێ دەناسم مەسەلەن لە ئوردون یاریمان کرد لە شاریقە یاریمان کرد لە کوێت یاریمان کرد لێرە هەر لە ناو عێراق لە دوهۆک لە سلێمانی لە بەغدا ئەو شتە زۆر هاوڕێم دەداتەوە زۆر کەس دەناسم لە ڕووی وەرزشەوە چیتر چی لێ سندوی تا ئێستا نازانم ینی من ڕازی لەوەی کە یاریزانی بالەی و بەو ئاستە گەیشت و هیچی لێ نەستاند و ینی بڵێ بۆ نموناخە دەبینی کەسێک کە یاری دەکا دەبێ ئاگای لە خواردنی بێ زۆر نەخوا ئاگای لە خەوی بێ ئاگای لەوە بێ لەگەڵ هاوڕێیان زۆر نچێتە دەرێ ئەوانە هەندێک خۆشی ڕۆژانەی ژیان هەیە ڕەنگە ئەوانە دێبستێنێ ئەکیت بەس نەک هەموو وەختێک دەست خۆش دوایین پرسیار خەون و ڕۆیای تۆ لە وەرزیشە و بۆ کوردستان چییە من خەونم ئەوەیە کە بگەمە مستەوایەک تەنها لە ناو عێراق دیار نەبم لە ناو هەموو عەرەب دیار بم لە مستەوایەکانی گەورەتر لە عێراق دیار بم ڕۆژ بە ڕۆژ باشتر بم ڕۆژ بە ڕۆژ فەریقم باشتر بی یارمەتی فەریقم بدەم باشتر بی هەتا بتانین لە ناو هەموو عێراق دیار بین کە ئێمە فەریقەک لە کوردستانین لە هەولێرین لە ناو ئەنکاوین باشترین فەریقی عێراقین دەست خۆش بۆ کوردستان چ خەونێکت هەیە بۆ کوردستان زۆر خەونم هەیە ئینشاءڵڵا هەموو ئەو مستەوایی کە هەمە ئێستا هەتا ئەو ڕۆژێک کە من یاری بکەم بۆ نادی خۆم و بۆ کوردستان تەقدیم بکەم لە ناو هەموو عێراق دیار بم کە ئەمن لە کوردستانم لە ناو هەموو وڵاتەکانی دیکە دیار بم کە ئەمن یاریزانەکەم لە ناو کوردستانم سپاس بۆ تۆ کە بەشداری بەرنامە بووی من هیچم نەما هەموو ئەو شتانی کە دەبواە من لە کۆتاییدا بیڵێم بە زمانێکی زۆر جوانتر و سادەتر خات و نورما باسی کرد کوردستان هەر ئاوادان بێت هەر ئاوادان بێت